سبەی هێزە ئەمنیەکانی هەرێم دەچنە سەر سندوقەکانی دەنگدان. کۆمیسیۆنی هەڵبژاردنەوەی عێراق جارێکی دیکە دڵنیایی دەدات لەوەی دەنگدان نهێنیە و هیچ هێزێکی ئەمنی و دەنگدانی تایبەت نەترسێت لەوەی کە دەنگەکەی ئاشکرا دەکرێت. بۆ دەنگدانی تایبەتی هێزە ئەمنیەکان ئەمجارە لە هەرێم 215,000 کەس لە هێزە چەکدارەکان مافی دەنگدانیان هەیە. هەریەکە لە پێشمەرگا، پۆلیس، ئاسایش، پۆلیسی هاتوچۆ وەک دەنگدەری تایبەت هەژمار دەکرێن. پێش دەنگدانەکە هەندێک حیزب و لایەن بۆ ترساندنی ئەو هێزانە ڕاهێنان و تاقیکردنەوەیان بە پێشمەرگە و هێزە ئەمنیەکان کرد. بەڵام کۆمیسیۆن دەڵێت هەموو ئەوانە هیچ بنەمایەکی نییە و هیچ کەس لە هێزە ئەمنیەکان ترسی ئاشکرابوونی دەنگەکانی نەبێت. کۆمیسیۆن دەڵێت تەنانەت خۆشمان نازانین کێ دەنگی بە کێ داوە، جیا لەوەش وەرەقەی دەنگدان ناوی کەسی لەسەر نییە و ئەو بارکۆدانەی کە ئامێری سندوقی دەنگدان دوای هەڵبژاردن ڕایدەکێشێت بە جۆرێک ڕێکخراوە کاتی دەنگدانی دەنگدەریش ئاشکران ناکات. بۆیە پێویست بە ترس ناکات و هێزە ئەمنیەکان دەتوانن ئازادانە دەنگی خۆیان بدەن. بڕیارە سبەینێ کاتژمێر 7 بەیانی بۆ 6 ئێوارە پرۆسەی دەنگدانی تایبەتی هێزە ئەمنیەکان لە هەرێم بەڕێوە بچێت.